بەرنامەی تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین. بەناوی خوای بەخشندە و میرەبان بینەرانی خۆشەوی سڵاوتان لەبێت. جارێکی دیکە لە بەرنامەیەکی دیکەی تەندروستی لە خزمەتانم. بەرنامەی ئەم جارەمان تەرخان کردووە بۆ قسەکردن لەبارەی ڕێنمایە خۆراکیەکان بۆ منداڵ. با بزانین ئایا منداڵان پێویستە دایکان و باوکان چی بزانن لەبارەی پێدانی خۆراک بە منداڵان، هەر لەو کاتەی کە منداڵ لە دایکە بێت، تەنانەت لەو کاتەی کە منداڵ لە سکی دایکیدایە پێویستە دایکە کاگاداری کام ڕێنمایانە بێت بۆ ئەوەی لە ڕووی خۆراکیەوە لە ڕووی سەرچاوی خۆراکیەوە منداڵەکەی بە تەندروستی پێ بگات و دواتر دوای لە دایک بوون پاشان تاوەکو ئەگاتە ئەو تەمەنەی وەکو گەورە هیچ جیاکاریەکی بۆ ناکەین و دەتوانێت وەکو گەورە ساڵان هەموو خواردنێک بخوات مەگەر تەنها ئەو خواردنانەی کە بۆ گەورە ساڵان قەدەغاکرێت یاخود خراپە یاخود نەخۆشێکی دیاریکراوی هەیە. ئەم بەرنامەیە بە میوانداری بەڕێز دکتۆر خالید نەجیب عەلی پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکان و گەشەی منداڵان ئەنجام دەدەین. کاک دکتۆر بەخێر بێت. زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. وەک باسم کرد لە پێشەکی ئەمانەیە قسە بکەین لەسەر ئەو ڕێنمایە خۆراکیانەی کە دایکان و باوکان پێویستە بیزانن و دڵیام جەنابیشت ڕۆژانە ڕوبەڕووی چەندین پرسیار ئەبیتەوە. زۆری نەمان کۆمەڵی پرسیاری زۆرمان هەیە سەبارەت بە منداڵان. زیاتر ئەوەی شیلامان گرنگە بۆ ئەوەی ئەم منداڵە گەشەیەکی تەندروست بکات، چونکە لەوانەیە ئەگەر خۆراکەکان پەیوەندێکی کەمیان بە نەخۆشی منداڵانەوە هەبێ بەڵام پەیوەندێکی ڕاستەوە خۆیان بە گەشەی منداڵەکەەوە هەبێ کە منداڵ تەمەنی گەشەیە، لەوانەیە ئەگەر من وەکو گەورەیەک خواردنێک بیخۆم تەنها زیانێکی تەندروستیم پێ بگەێنێ، گرفتێک بۆ هەرس و جۆگەی هەرسم یاخود تووشی نەخۆشیەکەم بکە، بەڵام لەوانەیە منداڵ بابەتەکە جیاواز بێ و بابەتەکە گرنگتر بێ لەبەرەوەی منداڵ ئەو قۆناغەیەتی کە گەشەیە کات و داهاتووی بنیاد ئەنێ. ئەمێ لێرەوە دەست پێ بکەم دکتۆر خالید پێش ئەوەی باس لە منداڵی تازە لە دایک بوو بکەین. دایکان کاتێ سکیان پڕە، کاتێ منداڵێک لە سکیاندایە، هیچ ڕێنماییەک هەیە کە پێویستە بیزانن بۆ ئەوەی لە ڕووی خۆراکیەوە بە جۆرێک بێ منداڵەکان تەندروست بێ؟ بەڵێ بەتەکی دەستان خۆش بێ. وەکو خۆت ئاماژەت پێدا مناڵ هەتا قۆناغی هەرزەکاری لە تەمەنی گەشایە و ئەو تەمەنی گەشەیەش پێویستی بە سەرچاوی خۆراکی زۆر باش و تەندروست هەیە بۆ گەشەیەکی تەندروست و مناڵێکی لە ساخ. هەروکو خۆ ئاماژە پێدا مناڵ هەر لە پێش لە دایک بوونەوە لە کاتی دووجانی دایکەکە سەرچاوی خۆراکی باش و تەندروستی دایکەکە پەیوەندێکی ڕاستەوخۆی هەیە بە لە دایکبوونی مناڵێکی تەندروست و لە ساغەوە. یعنی ئەو مناڵانەی کە دایکیان سەرچاوی خۆراکی باشیان هەیە، سەرچاوی خۆراکی پرۆتین و ڤایتەمینات و کانزاکانیان بە شێوەیەکی ڕێکوپێک و تەندروست وەک دکتۆر سەیرەکەی مناڵەکە کە لە دایکە بێ مناڵێکی تەندروستە لە ڕووی گەشەی مێشکەوە، لە ڕووی کێشیەوە و لە داهاتووشە ئەو مناڵە هەمیشە کەمتر معڕەزە بە ئەوەی تووشی نەخۆشی ببێ، توانای زیرەکی و تێگەیشتن و وەرگرتن و زیرەکی توانای لە مەکتەبە لە مناڵێکی تر باشترە کە لە سکی دایکە سەرچاوی خۆراکی باشی نەبووە یا نەخۆشیەکی هەبووە لە سکی دایکە یا کێشەیەکی کڕۆمۆسۆمی لەو بابەتانی هەبووە. کەواتە کات زۆر بە پێچەوانەشەوە دروستە گونجەیە ئەگەر دایکەکە بەرنامەیەکی خۆراکی دروستی نەبێ یاخود لە ڕووەکانەوە بە دروستی خۆراک نەخۆیاک نەقسی مادەیەکی هەبێ ڕنگدانەوەی لەسەر منداڵەکە هەبێ. بەڵێ بەتەکید کۆمەڵێوانەیە نمونەشمان هەبێت. نمونەمان هەیە بەسیترین نمونە ئەگەر دایکێک مادەیەکی بەسیت کە فۆلیک ئەسیدە کە جۆرێکە لە ڤیتامینەکان وەری نەگرێ لە کاتی پێش سپڕیەکە و لە چەند مانگی سەرەتای سپڕیەکە سەرەکی مناڵێک لە دایکە بێ زۆر جار پشتی کونە فەقەرەکانی دەمارەکانی لە خوار کەمەریەوە قاچی ئیش ناکە. بۆ نمونە مناڵەکە کێشی کەمە، ئەو مناڵەکە کێشی کەمە لەگەڵ کێشکەمیەکە گەشەی مێشکی دواکەوێ، هەناسەی باش نابێ، تەندروستی سنگی بە باشی دروست نابێت کە لە دایک بوو توانایشی خواردنی بە باشانی بەگشتی وەکو چۆن وتمان کە سەرچاوی خۆراکی باش یەکسانە بە لە دایکبوونی مناڵێکی تەندروست بە پێچوانەشەوە ئەگەر دایکەکە لەژێر ڕێنمایی پزیشکە چارەسەر وەرنەگرێ، دەرمان لەژێر ڕێنمایی پزیشکا وەرنەگرێ، سەرچاوی خۆراکی باش نەبێ، هەمیشە مناڵەکەی معڕەزە بۆ توشبوون بە گیر و گرفتی تەندروستی لە کاتی لەدایک بوونە. زۆر باشە دکتۆر خالید. دوایەوەی کە منداڵ لە دایکە بێ
بۆی لە سەرەتاوە دەست پێ بکەین باسی بکەین لە ڕۆژی لەدایکبوونیەوە هەمیشە گوێبیست دەبین کە پزیشکانی منداڵان ڕێنمایی دایکان ئەکەن کە بە شیری خۆیان دەست پێ بکەن دایکەکەڵێ دیارە ئەڵێ مەمکن ناگرێ بەڵام پێیان دەڵێن هەوڵ بدەن پزیشکانی منداڵان ئەڵێ ئەبێت لە شیری خۆتەوە دەست پێ بکە اینجا باز لە باشی و خراپی ئەو ژەکە دەکرێت کە لە سەرەتای لەدایکبوونی منداڵەکەدا هەیە ڕێنمایی ئێوە وەک پزیشکانی منداڵان بۆ یەکەم ڕۆژی لەدایکبوون چییە؟ بەڵێ ئێمە بۆچی دایما ڕێنمایی دایکانەکەین کاڵێن لە سەرەتای لەدایکبوونا بە شیری دایک دەست پێ بکە ینی بە شێوەیەکی زانستی مناڵ کە لەدایک بوو ئەبێ لە یەکەم ڕۆژی لەدایکبوونەوە هەتا 6 مانگی تەمەنی جگە لە شیری دایک هیچ شتێکی تری نەدرێت تەنانەت ئاویشی پێ نەدرێ هیچ جۆرە خواردنێکی پێ نەدرێ هیچ جۆرە شیرێکی تری نەدرێت جگە لە شیری دایک تەنها لە هەندێک حاڵەتی تایبەتانە بێ کە مەسەلەن دایکەکە نەخۆشیی تایبەتی هەیە یان ئیلتیهابێکی دیاریکراوی هەیە یان عیلاجێک بەکارێنێ کە کاریگەری لەسەر شیری دایکەکە بێت کە ئەو حاڵەتانە پزیشکی پسپۆر دیارریەکە و حاڵەتێکی زۆر کەمیشە یعنی ئەگونجە ئەتوانین بڵێن کەمتر لە 10% ئەو حاڵەتانەیە ئەگینا بەدەر لەوە زیاد لە 90% دایکان ئەتوانن شیری دایک بن بە مناڵەکانن بۆچی شیری دایک پێش ئەوەی بپرسین بۆ شیری دایک من قسەکە ئەمێ بەڕوونی لێ تێ بگەم بۆی هاوڵاتیانیش لێ تێ بگەن تەنها شیری دایک کافیە یاخود بەدەر لە شیری دایک نابێت هیچی دیکەی بدرێت واتە ئەم دوو قسە لەوانەیە جیاوازی هەبێ تەنها شیری دایک بەسە و هیچی دیکەی ناوێ یاخود نەخێر لەگەڵ ئەوەیە کە بەسە نابێ هیچیشی بدرێتێ بەڵێ وەکو باسم کرد سەر و 90% دایکان بەشی پێویست شیریان هەیە بۆ دابینکردنی پێداویستی مناڵەکان تا 6 مانگ لە یەکەم ڕۆژ کە مناڵ لە دایکە بێ ئەو شیری کە هەیە ژەک کە ئیتر ینی ئاڵتونە بۆ تەندروستی مناڵ یعنی یەکێکە لە گەورەترین ئەو نیعمەتانی کە خوا بە مرۆڤی بەخشیوە یعنی زۆرترین بڕی مادەی بەرگریتیایە دژەتەنی بەرگریتیایە کۆمەڵی موادیتیایە کە پارێزەرن بۆ ڕیخۆڵی مناڵەکە بۆ گەشەی داهاتووی مناڵەکە بۆ مێشکی مناڵەکە بۆ زیدەشی مناڵەکە تقریبان کێشەی دایکان لە سەرەتاوە ئەوەیە ئەڵێ شیرم نییە خۆی تەبیعی ڕاستە ژەک لە سەرەتاوە زۆر کەمە بە تایبەت یەکەم ڕۆژ هێشتا سنگی دایکەکە نەکەوتۆتە مەرحەلەی ئەوەی کە لە ژێر کاریگەری هۆرمۆنەکانە شیر بە تەواوی دروست بێ و زیاد بکە پێنسیسیەکێ بێکە ئەو پێنسیسیە بەقەر چەند جار لە ڕقەمێک شیری قوتو کە بە مناڵەکە درێ لە سەرەتاوە پێداویستی جسمی مناڵەکە بۆ مادەی خۆراکی تایە وردە لە دوای دووەم ڕۆژ و سێم ڕۆژ هەتا سێ ڕۆژ هەرە و ژەکەیە بەو جۆرە هەر کەمە ئەلەو مەرحەلا دایکان قەلەخییان بۆ دروستە بێ ئەڵە شیرم کەمە پەنا بۆ شیرێکی ترە بە شیری قوتو بەکارێنێ و کەواتە لە سەرەتاوە ئەو کەمی ئاساییە و هەر ڕاستە و خۆ مناڵ کە لە دایک بوو شتێکە پێڵێن سکین تو سکین کۆنتاک کە یەکسەر مناڵەکە ئەبێ بخرێتە سەر سنگی دایکەکە بۆی ئەو کۆنتاکتەی دروستە بێ ئەو کۆنتاکتە هاندەرە بۆ دروستبوونی شیرەکە بۆ ئەوەی حەزی مناڵەکە دروست بێ بۆ ئەوەی شیری دایکی بخوا بەڵام هەر لە یەکەم چرکە ساتەوە کە دەست کرا بە شیری قوتو تۆزێک شیرینترە لە شیری دایک مناڵەکە حەزێکی بۆ ئەو شیری قوتۆ دروستە بێ تۆزێک بە زەحمەت دوای حەز لە شیری دایکەکە کاسیرەکەی دایکەکە دوای ماوەیەک دوای هەفتەیەکیت ئەڵێ شیرم کەمە یان مناڵەکەش شیرەکەی خۆم ناگرێت حەزی لە شیری قوتۆکەی ئەو کارەکەوەیە کە لە سەرەتا یەکسەر ئەو کۆنتاکتە دروست نەبووە کە مناڵەکە یەکسەر لە یەکەم دقەوە بۆ تامە دەمی ڕابێت کە شیری دایکە و تۆزێ مەسەلەن شیرینەکەی کەمترە زۆر باشە کاکسۆر هەندێک جارە بیستین کە دایکەکە گازندەیەوە کاڵێ منداڵەکە شیری خۆم ناگرێت ناتوانێت نایەتە سەر سنگم شیر بخوات بەڵام ڕێنمایی دیکە هەیە ئەگەر لە سەرەتاوە نەیگرت یاخود هەندێک جار باز لەوە دەکرێت شیری دایکەکە بە جیهازی تایبەتی بهێنرێتە دەرەوە و بدرێتە منداڵەکە ئەمەش ئەتوانین پێی بڵین پلان بیە یاخود خۆی بە تایبەت ئەو دایکانی کە یەکە مناڵیانە شارەزایکی تاویان نییە لەوەی کە چۆن مناڵەکە بگرن چۆن دەستکەن بە شیر پێدان چەند دەقە لە مناڵەکە سنگی دایکی بمژێ بۆی شیرەکە وەرگێت لەو کاتانە ئەبێ پەرستاری شارەزا لەو بوارە لە نەخۆشخانەکان ڕێنماییان پێ بدەن لەگەڵیان نابن حتا ئەگەر بکرێت چەند ڕۆژێک لەگەڵیان نابن لە سەرەتایان کەسێکی نزیکیان کە شارەزا بێ فێریان کە چۆنی
شیر پێدانی خۆیان دەست پێ بکەن. ئەگەر مەسەن حاڵەتێکی تایبەت هەبێ هەندێک حاڵەت لە نەخۆشی سنگی دایک هەیە مەسەن شیرەکە دەرنایەن شتێکی تایبەتی هەیە ئەوە ئەتوانی بە پەمپ وەریگرەیە یا مەسەن دایکەکە نەخۆشە نەتوانێت بچێتەوە لەو حاڵەتانە یان مناڵەکە حاڵەتێکی تەندروستی تایبەتی هەیە داخل بە شینەبەکانی مناڵ بکرێ بەڵێ لەو کاتە بە پەمپی تایبەتی ئەتوانێت شیرەکە وەرگێت و بدرێ بە مناڵەکە. زۆر باشە کاک دکتۆر باسمان زۆر لە شیری دایک کرد بەڵام بە کورتی ئەو قسەی کە زۆر ئێمە دەیبیستین بۆچی هێندە دووبارەی ئەکەنەوە کە تەنها شیری دایک تا 6 مانگی شیری دایک چییە یعنی کە خۆی جیاوازی چیە لەگەڵ شیری قوتوو؟ بەڵێ وتمان ینی سەر چاوی خۆراکی تەندروست و باش یەکسانە بە پەروەردە و گەورەکردنی مناڵێکی تەندروست و باش و لەشتا هیچ شتێک لە شیری دایک باشتر نییە وەکو سەرچاوی خۆراکی تەندروست بۆ مناڵ لە یەکەم ڕۆژی تەمەنیەوە تا 6 مانگ و لە دوای 6 مانگیشەوە بەڵام تا 6 مانگ بەس شیری دایک هیچ شتێکی تری نەدرێ. بۆچی؟ چونکە بەڕاستی سەرچاوەیەکی زۆر گەورەی مەناعی و بەرگریە بۆ مناڵەکە بۆ گەشەی مێشکی مناڵەکەەکانی کۆمەڵی مەوادی تەیە شیری دایک وەکو DHA و ئەو مەوادانەی تر کە ئێستا کۆمپانیاکانی شیری قوتوو پێشکەوتوترین کۆمپانیاکان گەورەتری منافەسەیان لەسەر ئەوەیە کە چۆن بتوانن ئەو مەوادانە بکەنە ناو شیرە قوتۆکانەوە بۆ ئەوەی نزیک بێتەوە لە شیری دایک. تا ئێستا نەیانتوانیوە نزیکیش نەبووەتەوە نەک نەیانتوانیوە هەتا ئێستا هیچ کۆمپانیایەک نەیتوانیوەژەک هەر دروست کات. ئەو شیرەش کە دروستەکرێت شیری قوتوو کە لە شیری مانگایە شیری مانگای فرێش نییە تاوان شیری مانگای فرێش و دوایی باسێکین لە خوار ساڵۆ نادرێ بە مناڵ بە ڕێگەی تایبەتی لە معمەلی تایبەتی دروستەکرێت کۆمەڵی ئەو مەوادانەی تێ ئەەکەن کە وەکو DHA و کۆمەڵی ڤیتامین و مینراڵ و ئەو بابەتانە کە هەر ناگا بە شیری دایک چکە یەکێکی تر لە خاصڵەتەکانی شیری دایک ئەوەیە بەپی مناڵەکە ئەگۆڕێ یعنی شیری دایک شیری کچ پێکهاتەکەی جیاوازە لە مناڵی کوڕ شیری دایک لە شەوە پێکهاتەکەی جیاوازە لەگەڵ ڕۆژە شیری مناڵێکی 2 مانگ و 3 مانگ پێکهاتەکەی جیاوازە لە مناڵێکی 6 مانگ کە ئەمە مستەحیلە تۆ بتوانی بە شیری قوتوو ئەم جیاوازیانە دروستکەی یعنی یەکێکی تر لە گرنگەکانی شیری دایک شیرێکی حازر و ئامادەکراوە یعنی بە هیچ جۆرێک معڕەز نییە بۆ ئەوەی پیس بێت تۆ شیرێکی قوتوو لە دوای سەعاتێک لە ئەو مەمەشیرە داینی تەواو ناتوانانی بەکاری بێنی بەڵام ئەم شیری دایک هەمیشە حازرە یعنی قوتۆکەمیشە سەرچاوەیە بۆ ئینفێکشن هەمی سەرچاوی ئینفێکشنە ئەگەر بە باشی ئامادە نەکرێت بە شێوەی تەندروست حازر نەکرێت یعنی تۆ مەسەلەن دایکێک شەو شیرەکە بە مناڵەکەی مناڵ تەبیعی ئەبێ لە 6 مانگی بە تایبەت 3 مانگی سەرەتای تەمەنی هەموو 2 سەعات جارێ بەلایەنی کەمەوە شیری پێ بدرێ ئەم دایکە سەعات 3 شەو 4 شەو ناتوانێت هەڵسێت ئەم مەمەیە بە شێوەیەکی تەندروست حازرکە وەکو ئەوی کە شیرە دایکەکە بەو شێوە تەندروست و پاک و بەو جۆرە لەوانەیە ئەگەر تااقەتیشی نەبێ بڵێ هەرەوەی ئێوارە لەوانەیە ئێوارە بێنێتەوە ئیتر وەزعیشی ئەوە ینی ئاسان نییە بەڕاستی. زۆر باشە کاک زۆر وەک چۆن لە کاتی دووژیانیدا باسمان لەوە کرد خۆراکی دایکەکە دەورێکی گرنگی هەیە لە منداڵەکە لە کاتی شیردانیشا بە هەمان شێوە سەرچاوە خۆراکیەکانی دایکەکە کاریگەری هەیە لەسەر شیرەکەی. بەڵێ بەتەکید زۆربەی ئەو خۆراکانەی کە دایکەی خوا پێکاتەکەی لە شیری دایکە دەرەکەوێت حتا جاری وا هەیە هەندێک خۆراک هەیە مەسەلەن بۆ نمونەیە مەڵین لەوە چێ کۆمەڵێ غازات و شت بۆ سکی مناڵەکە دروستکە جاریویان بە دایکەکەڵی مەیخۆ ینی هەموو خواردنەکان پێکاتەکەی بە زۆرینیان بە شیری دایکە ڕوا و طبعاً پەیوەندی ڕاستە خۆی هەیە. زۆر باشە کاکتۆر کەواتە تا 6 مانگی سەبارەت بە خواردنی منداڵ هیچ ڕێنمایەکی دیکەتان نییە بەدەر لە تا 6 مانگ بەس شیری تایک تەنانەت ئاویش نابێ بخوا ئاویشی پێویستی بە ئاویش نییە چونکە مناڵ تا 6 مانگ ئەو شیرەی دایکەکەی خوا بڕی پێویست ئاوی تایە بۆ مناڵەکە. زۆر باشە کاک دکتۆر منداڵ دەگاتە 6 مانگی لەوێوە هەمومان بیستماناڵە لە 6 مانگیەوە ئەتوانی دەست بکەی بە خواردن پێدانی منداڵ بەدەر لە شیری دایک بەدڵنیایەوە ئێوە ڕێنمایتان وایە جارێ لە 6 مانگیشەوە هێشتا شیری دایک هەر بەردەوام بێ تا کەی بەردەوام بێت؟ لە دوای 6 مانگەوە بەپی گایدلاینی ئەمریکی لە 6 مانگەوە دەستکرێ بە خواردن هەندێ سەرچاوی هەندێک وڵاتی تر ئەڵێن لە 4 مانگ یا 5 مانگ ئەتوانێت دەستکرێ بە خواردن بەڵام ئەوە لە حاڵەتێکایە یعنی هەڵسەنگاندن بۆ مناڵەکە کرێ توانای مناڵەکە بزین وەرگرتنی هەیە ئەتوانێت دانیشێ توانای ملگرتنی هەیە بەڵام بەگشتی لە 6 مانگەوە لە 6 مانگەوە دەستکرێ بە خواردن
باشترە. چۆن دەست پێ بکرێ؟ بەچی دەست پێ ئەوە زۆر گرنگە. پێشتر پرسیاری ئەوت کرد کە تاکەی شیری دایک بدرێ. شیری دایک هەتا 2 ساڵ ئەبێ بەردەوام بێ. بەڵام لە دوای 6 مانگەوە بە تێکەڵی لەگەڵ خۆراکە هەندێک جاریش ئەگەر دایکەکە حەزکە مناڵەکە حەزکە ئاساییە لە دوای 2 ساڵیشەوە ماوەیەکی کەمتر هەر بەردەوام بێ لە شیرەکە تا وردە وەستێنرێ. کاتزۆر بۆچی 2 ساڵ دانراوە لە ئەمە زانستە یاخود بۆ بڕوان ناکەم سەرچاوەیەکی تەنها بۆ نمونە لە دینەوە وەریان گرت بێکە لە خۆی ئەوان بەپی بەحەزدانناوە بەڵێ مناڵ پێویستی بە شیرە حتا مناڵ هەتا تەمەنی گەورەبوونیش تا تەمەنی هەرزەکاریش پێویستی بە شیرە یعنی لە دوای 2 ساڵیشەوە ئینسان پێویستی بە ڕۆژانەی 1 لیتر شیر هەیە شیر و بەرهەمەکانی یعنی پێداویستیە بۆ تەندروستی و جسمی مناڵەکە ئەین لە دوای 6 مانگەوە چۆن دەست پێ بکەین بە خواردن عادەتەن بە 1 جۆر خواردن دەست پێکرێ بە 1 جۆر خواردن دەست پێکەی ڕۆژانە منداڵەکە تەنها 1 جۆر خواردن بخوات یعنی یەکەم جار 1 جۆر خواردنی تێ و جۆری خواردنەکەش وا باشترە برنجی هاڕاو بێ باشترە بە برنج دەست پێ بکرێ بە شێوەی شۆربا و هاڕا و کوڵاو بە کەوچکی بچووک کەوچکی بچووکی مناڵ بە تایبەتی دەست پێ ئەکرێ و لە ژەمەکەشان ناکرێت تۆ چاوەڕێ ئەوکەی مناڵەکە قاپێ خواردن خوا 1 کەوچکی چێشت ژەمێکی تەواوە بۆ مناڵێکی 6 مانگ لە یەکەم جارە تۆ 4-5 ڕۆژ ئەوە بەردەوامە بی تا 5 ڕۆژ بۆ 5 ڕۆژی سەرەتا هیچ خواردنێکی تر ئیزافە ناکەی بۆی بزانین ئەم مناڵە هیچ هەستیاریەکی بە خواردنەکە هەیە چکە جاری وایە لە سەرەتا کە دەست پێکەی مناڵەکە هەستیاریە حساسیەتیە بۆ خواردنە چۆن بزانین حساسیت دروستە بێ چەند خواردنێکی بدەین نازانین یەکەم خواردن کە تێستێکەی مەسەلەن نیشانەکان چییە کە تۆ هەستەکەی مناڵە حساسیەتی بۆ خواردنە هەیە ئەگەر سووربوونەوەی جسمی هەبێ ئەگەر ڕشانەوەی بەردەوامی هەبێ لە دوای شیرەکەەوە لە دوای ئەو خواردنەوە ئەگەر سکسونی بۆ دروستکە ئەوە خواردنەکە وەسێنی ئەگەر بەم ئەم نیشانانەی نەبوو هەستیاری نەبوو لە دوای ڕۆژی پێنجەمەوە خواردنێکی تر ئیزافاکەی بۆ خواردنەکە کە چییە سەوزەیە پێویستە سەوزە پێشمیوە دەست پێ بکرێت بەڵام لەو تەمەنەدا کاک زۆر منداڵە توانێت چۆن نەتوانی سەوزە بە شێوەی هاڕا و کوڵاو ئەبێ وەکو برنجەکە چۆن هاڕێت و ئەکوڵێنرێ ئەبێ سەوزەکەش هاڕا و کوڵاو بێ بۆ نمونە بڕۆکلیە کوولەکەیە گیزەرە ئەو بابەتانە ئاهاڕی ئەتوانی بەجیابییتی ئەتوانی بکێتە ناو شۆربای برنجەکە پەتاتی ئەتوانی بیتە بەس وەکو وتمان هەم بە هەمان شێوەی شۆربای برنجەکە ئەبێ هاڕا و کوڵاو بێ و بە کەوچکی تایبەتی و لە کەوچکێکی چێشت ئەو نە تا شتێکی زیاتری نەدرێتێ مەحاولی لەوە زیاتر نەکرێت بە هەمان شێوەی خواردنەکەی تر ئەمیش 4-5 ڕۆژ تێست دەکرێت 4 ڕۆژ 5 ڕۆژ تێستێکی بزانی بەمیش وەکو ئەویکە حساسیەتی نییە وەکو ئەو نیشانەی کە باسمان کرد ئەبەو جۆرە زۆر باشە دکتۆر خالید بەردەوامە بین لە قسەکردن لەسەر خۆراکپێدانی منداڵ لە دوای 6 مانگیەوە پاش ناوبڕێکی کورد خۆشەویستان ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتە خۆشخانەی بەخشینە پیاوەکەم لە بەیانیەوە زۆر چی بکەی خاتون ناونیشانی ماڵتان بڵێ خاتون ناونیشانی ماڵتان بڵێ هەرەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین 24 کاتژمێر لە حاڵەتی ئامادەباشیدان بۆ ئەوەی ئەنی بەخشین جیاواز لەوانی تر هەم ماڵەکانتان دەکەینە نەخۆشخانە و هەم بەخشین دەکەینە ماڵی خۆتان زۆر مەمنونی جەنابتان موسپاسی نەخۆشخانەی بەخشینی شەکەم هاوڵاتیانی عەزیز بۆ هەر حاڵەتێکی نەخوازراوی تەندروستی یان چارەسەرکردنی نەخۆشەکانتان لە ماڵەوە پەیوەندی بکەن بە تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین. بەڵێ خۆشەویستان بەردەوامی لەگەڵتان لەگەڵ بەڕێز دکتۆر خالید نەجیب عەلی پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان قسە لەسەر ڕێنماییە خۆراکیەکانەکەین بۆ منداڵان. کاک دکتۆر گەشتینە ئەوەی کە باسمان لە خۆراکپێدانی 6 مانگیە کرد کاتێ منداڵەگاتە 6 مانگ جەنابەت باست کرد کە چۆن دەست پێ بکە بەچی دەست پێ بکە چەندێکی پێ بدات بەڵام باست لەوە کرد لە ژەمێکە لە سەرەتاوە تەنها 1 کەوچکی چێشتیشی پێ بدا بەسە بەڵام ئەمە
پڕیەکاتەوە یاخود دەبێت لەگەڵ یاشی دایکیش بەردەوام بێت. بەڵێ کە باس لە دەستپێکردنی خواردنەکەین لە دوای 6 مانگەوە شیر پێدانەکە بەردەوامە بێ شیرپێدانی بەڵام لەگەڵ هەموو پێدانی ژەمێکی خواردنە کە درێ بە مناڵەکە ئەبێ محاولە کرێ ژەمێ شیر کەم کرێتەوە. ینی هەموو جارێک کە ژەمێک خواردنی زیاد کرد ژەمێک شیر کەم کەرەوە بۆ ئەوی ئەو خواردنە بێ بە بەدیلی ژەمی شیرەکە. یعنی ناکرێتەوە کە دەستی کرد بە خواردن بە هەمان کاتی پێش 6 مانگەکە هەمان ڕێژەی شیری بیتە. تقریبان لە دوای 6 مانگەوە بۆ ساڵ ئیتی وردە شیر کەمەکرێتەوە بۆ نزیکەی 20 ڕقم بۆ 24 ڕقم لە شیر لە زۆر باش کاکتۆر کە باسی ژەم ئەەکەیت لەوانەیە هەندێک هاوڵاتی وا تێ بگەن ژەمێک کەم بکرێتەوە هەروەکو ژەمی گەورە ساڵان 3 ژەمی هەبێ منداڵەکە. ینی ئێستا لەوانەیە گوێ لە تۆ بگرن ئەگەر 3 ژەم بخوا ژەمێکی لا ببرێ بە کەوچکێک چێشت چۆن خەرەبۆ کرێتەوە. بەڵام مەبەستت چێت لە ژەمی منداڵ. ژەمی مناڵ وەکو ژەمی گەورە نییە. یعنی تۆ مناڵ معیدی بچووکە زوو پێویستێتی بەڵام کەم کەم زوو کەم کەم 2 سەعات جارێت تۆ خواردنیتی وەکو ئێمە نییە لە ڕۆژێکا بەس 3 ژەم خواردن خوا تۆ سەر ڕای ژەمی خواردنەکە لە دوای 6 مانگەوە ژەمی شیرەکانیشت هەر هەیە بەڵام کەمێکیتەوە. بۆ نمونە ئەگەر لە پێشترا 3 سەعات جارێ شیر بدابێت ێسێکی بە 4 سەعات جارێ ئەو وردە شیرەکەی بۆ کەمەکەیتەوە تا لە دوای ساڵە مناڵ ئەبێ لە دوای ساڵەوە 3 ژەم خواردن و 2 ژەم سناک بخوا ینی نیوە ژەم بینە ژەم لەگەڵ شیرەکە و لە دوای ساڵەوە ئەبێ شیرپێدانی مناڵ تقریبان کەم کرێتەوە بۆ 3 ژەم لە ڕۆژێکە. 3 ژەم لە ڕۆژێکە لە دوای ساڵەوە. بەڵێ زۆر باشە کاکتۆر. بەڵام ئەوەی کە زۆر ئەو پرسیاری زۆر دەکرێت وەکو باست کرد لە دوای 6 مانگیەوە دایکەکە شیرەکەی وردە کەمەکاتەوە لەگەڵ ئەوەدا خواردنی دیکە دەست پێیەکات. چۆن دایکەکە دڵنیا بێت لەوەی ئەو شیرە ئەو خۆراکی پێدا بەشیەکە کەم نییە کە ئەمە زۆر کات منداڵەکە بە شێوەیە کە کێشی یا باڵای بە شێوەیە نییە کە دایک و باوکەکە یانەوێ ئەوانە بیبەستنەوە بە خۆراکەوە مناڵەکە نەخۆش بێ بەستنەوە بە خۆراکەوە بگریە بەستنەوە بە خۆراکەوە. چۆن دایک و باوک بزانن تا ڕادەیەک لە ماڵەوە کە ئەو خۆراکی دایکەکە پێدات بەسێتی منداڵەکە. بەڵێ دەست خۆشە پرسیارە زۆر گرنگە هەر نەک بۆ دوای 6 مانگەکە بۆ پێش 6 مانگی زۆربەی کات کێشەی دایکان ئەوەی ئەڵێ شیرەکەم بەش ناکە بەشی مناڵەکەم ناکە. یعنی تۆ پرسیاری لێکەڵی بەچی ئازانی شیرەکەت بەشی نەکردو ئەڵێ مناڵەکەی دراوسیمان بۆ نمونە لەم قەڵەوترە لەم خەپەترە خیاز دایمە بە قەڵەویەکەن دایمە چاویان لەسەر قەڵەویە بەڵام عیلمیان وانە چۆن بزانین شیری دایک پێداویستی ڕۆژانەی مناڵەکەی دابین کردووە بە چەند خاڵێک. یەکێ لەوانە کێشی زیادکە مناڵ ڕۆژانە لە 3 مانگی سەرەتا هەموو ڕۆژە 30 گرام زیادکە یان مانگی تقریبان 800 بۆ 900 گرام زیادکە یان ئەوە کێش زیادبوونی پێویستی وەرگرتووە بەشی پێویست شیری وەرگرتووە بۆ گەشەی و ڕۆژانە تقریبان 3 بۆ 4 جار میز بکە دایبەکەی تەڕکە زیاد لە 3 جار جاری وا هەیە هەندێک جارەکاتە 6 جاریش کە مناڵ پیساییەکە جاری وا هەیە دایکەکەڵێت شیرەکەم بە مناڵەکە ناکەوێ ینی سکچوونی پێ هەیە کە لە ڕاستیە ئەوە زۆر جار سکچوون نییە هەڵە تێگەیشتنە باکسەوە ئەوە باش هەرزکردنی شیرەکەیە لەلایەن مناڵەکەەوە و خەوێکی باش لە دوای شیرپێدانەوە 2 ساعت بخەوێ ینی مناڵەکە لە دوای شیر خواردنەوە خەوێکی باشی هەبێ میز و پیسایی بکات بەو جۆرەی کە باسمان کرد ڕۆژانە 30 گرام زیاد بکە ئیتر تەواوە بەشی پێویستی کردووە نابێ قیاس بە مناڵی تر بکرێ چکە ئێمە چیمان هەیە لە گەشەی مناڵە چارتمان هەیە مەسەلەن ئەڵێ لەونە بۆ ئەوە نۆرماڵە ئەگونجێ مناڵێکی 6 مانگ مناڵی یەکێک 8 کیلۆ بێکێکی تر 7 کیلۆ بێکێکی تر 6 بێ هەرچێکیشیان هەر نۆرماڵە بەڵام گرنگەوەی لە مەودای ئاساییە بۆ پێی کە ڕێنمایی پزیشکە دایانێ بە پێی چارتەکە ئەگەر لە حەدی چارتەکە بوو ئیتر نۆرماڵە. زۆر باشە دکتۆر خالید باسمان کرد لە شێوازی دەستپێکردنی خواردن باسمان کرد چێنێکی پێ بدرێ ژەمەکان چۆن ژەمەشی کەم بکرێتەوە ژەمە خواردن جێگە بگرێتەوە بەڵام زیاتر ئێستا لەوانەیە بینەران لەوە بپرسن چی پێ بدەین میوەی پێ بدەین تەنها شۆربای بۆ بکەین لە دەرەوە خواردنی تایبەت هەیە بە منداڵ بۆ لە دوای 6 مانگیەوە بیدەرێ سریلاکی پێ بدەین چی پێ بدەین لە دوای 6 مانگەوە وەکو بوو یاخود ئەگەر هەموو شتی ئاسایی پێ بدەین چی پێ نەدەین لە دوای 6 مانگەوە ئەتیادی بەو جۆرەی کە باسمان کرد بە شۆربا دەست پێکرێ دوای ئەوە سەوزە
باشتر وایە میوەکان بخرێتە دوای فێربوونی شۆربا و سەوزەکەەوە. ئەتیادی ئەو میوانەی کە هەیە ئەتوانانی لە دوای حەومانەوە بدرێ بە مناڵ سێ و قەیسی ئیتر مۆز ئەوانە ئەتوانی بدرێت لە دوای حەومانەوە ئەتوانرێت سەرچاوە پرۆتینەکانی پێ بدرێت، توانرێت گۆشتی پێ بدرێت، سنگی مریشکی پێ بدرێت، حتا دانەوێڵەکانی پێ بدرێت، بەڵام بۆ کووتمان هەمووی بە شێوەی هاڕا و کوڵاو، چونکە مناڵ توانای جوێنی نییە لە خوار ساڵەوە و بە جۆرێکیش بێ مناڵەکەی ئیسیعابی کە ینی زۆر لە مناڵەکە نەکرێت بە زۆر نەیدرێتێت چەنی توانی ئەو نەیبێتێ چەند پێی خورا تقریبان ئیتر وردەوردە ئەگەیتە سێژەم لە دوای ساڵەوە لەگەڵ دوو ژەمی بچووک لە بینی ژەمەکانە. لە خوار ساڵەوە کۆمەڵی خواردن هەیە کە نابێ بدرێ بە مناڵ. ئەوە زیاتر هاوڵاتیان لەیانەوەی ئەوە بزانن چی نەدین بە مناڵەکانمان لە خوار ساڵەوە. لە خوار ساڵەوە نابێت خواردنی سەرسفرەی دایک و باوک کە خۆیانی خۆن بدرێ بە مناڵ، بۆ چونکە بڕێکی زۆر خوێ و شەوری و ئەو بابەتانی تایە کە ئەوانەی پێکاتەکەشی زۆر گونجاو نەبێت، پێکاتەکەی گونجاو نیە لەبەرەوەی گورچیلەی مناڵ توانای هەرس دەردانی ئەو مادانەی نییە لە خوار ساڵەوە. بە هیچ جۆرێ خواردنی مناڵ بیرمان چوو باسیەوە بکەین لە خوار ساڵەوە بە هیچ جۆرە نابێ خوێی تێ بکرێ، نابێ شەکری تێ بکرێ. کاتێ بۆ منە دایکەکە شۆربایەکە بێن برنجە بێ شەکری تێدا نەبێ. بەڵێ ئەیشۆ مناڵەکە ئەی خوارد ئێستا ئەبێ ڕاوێ ئێمە ڕاهاتوین وا فێر بووین کە شتێک سوێر نەبێت چاور نەبێنەی خۆین ناکرێتەوە مناڵەکەشە لە سەراتاوە بەو شێوە ڕاوێنی، چونکە پێداویستی جسمی ئەوەی ناوێ ئەوە خووە ئێمە لەسەری ڕاتوین ئەگینا جسم لە خوار ساڵەوە پێویستی بۆ خوێ نیە، پێویستی بۆ هەموو شەکر و چاوریە نیە، چونکە لە شیرەکەەوە پێداویستی چاوری و کاربایترێت و شتەکانی تری خۆی وەرەگرێ زائیدەن ئەوانی کە باسمان کرد. بۆ هێلکەش هێلکە لە خوار ساڵەوە باشترە سپێنەکەی نەدرێ چکە هەستیاری دروستەکە. بڕێکی زۆری بناڵ لە خوار تەمەنی یەک ساڵەوە حساسیەتیان هەیە بە سپێنەی هێلکە، بەڵام زەردێنەکە لە دوای 8 مانگەوە ئەتوانرێت دەست پێ بکرێ. هەنگوین ئەوەش کە شتێکی باوە لەناو خەڵکا زۆرە یان بە مناڵی خوار ساڵ شتێکی باش نییە و بە هیچ جۆرە نابێ هەنگوین لە خوار ساڵە بدرێ بە مناڵ. بۆچی؟ چونکە مادەیەکی تایە هەنگوین میکرۆبێکە، ینی پێڵێن کلۆستریدیۆم بۆچولینیەم ناوەکەی پێم وا بێ وایە حاڵەت دروستەکە پێڵێن بۆچولیزم نەخۆشێکی خەتەرە مشکیلەیە. ئەو میکرۆبە گەدەی مناڵ لە خوار ساڵە ناتوانێت هەرسیکە، بەس مەسەرەن بۆ گەورە مشکیلەی نیە، حتا گەر هەنگوینەکە ئەو میکرۆبەشی تیاابێ گەدەی ئێمە ئەو ترشەڵۆکەی تایە کە بتوانێت هەرسیکە، گەدەی مناڵ ناتوانێت هەرسیکە. زۆر باشە کاک زۆر هەر لە خوار ساڵەوە شلەکان بۆ نمونە فاسۆلیا و نۆک و پاقلە و ئەم بابەتانە وەکو باسمان کرد لە سەر و 7-8 مانگەوە دانەوەڵەکان ئەدرێ، بەڵام بەو تەرتیبی کە باسمان کرد هاڕا و کوڵاو حتا ئێستا شتێک هەیە لەناو خەڵکا باوە هێلکادەن بە مناڵ بە نەخوڵاوی ئەو پێڵێن دەڵەمە ئەوە زۆر خراپە چکە سەرچاوی میکرۆبی تایە. تۆ ئەو ئەگەر میکرۆبێک لەو خواردنابێ لە ویلکابێ بە کوڵانەکە لە ناوەچێت بەس کە نەیکوڵێنی تیامێنێتەوە بە هیچ جۆرە هێلکەیان بە جوانی سوور کرێتەوە بە ڕۆنێکی زۆر زۆر کەم یان بە کوڵاوی بدرێ بە مناڵ. زۆر باشە کاکتۆر یەک پرسیار زۆر دەکرێت چەندە لەوانەیە پەیوەندیکی ڕاستە و خۆشی بە بەرنامەکەمانەوە نەبێ. ئەو منداڵانی کە نەخۆشیێکیان هەیە گرفتێکی کاتیان بۆ دروستە بێ دەرمانیان بۆ نووسە شروبیان بۆن کە زۆرینەی بە شێوەی شروبە ئەم شروبانە دایکان و باوکان گازەندەی ئەوەکەن هەرچی ئەکەن ناتوان بیدەن بە مناڵەکە ئاساییە لە بیکەمە شیرەکەی ئاساییە بیکەمە ناو ئاوێکەوە ئاسایی بیکەمە ناو شۆرباکەی ئەم دەرمانانە هەرچەندە لەوانەیە ئەمە پێویست بکە کە واللهی ئەوە بابەتێکی تا ڕادی جیاوازە بەس بەگشتی ڕاستە ئەو پرسیارە زۆرەکرێم زۆربەی زۆری ئەو شروب و دەرمانانە ناکرێنە ناو خواردنەوە چکە پێکاتەکەی تێکە چێ کارلێکی ناتەندروست دروستە بێ لەگەڵ خواردنەکانە بڕێکی کەم لە شروبەکان ئەتوانرێ بکرێتە شەربەتەوە بەڵام بەگشتی نەکرێ باشتر. زۆر باشە کاگوسۆر تا ڕادێک باسمان کرد تا ساڵیش چی بخوات چۆن دەست پێ بکات لە دوای ساڵەوە منداڵەکە تۆزی حورتر ناکەن. بەڵێ ئیتر لە دوای ساڵەوە مناڵ دەتوانێت بچێتە سەر سفرە دوای یەک ساڵەوە بەڵێ مناڵ لە دوای ساڵەوە ئەبێ خۆی کوب بگرێ بەدەستیەوە بەڵێ ئەبێ هەڵبرێ دوای یەک ساڵ
بێ وردە وردە مەمە لابرێ بە تایبەتی ئەوانەی کە شیری قوتویانەیەنێ وردە وردە مەمە نەهێڵرێ شیرەکەی بۆ بکرێ بە کوب خۆی بەڵێ خۆی توانای گرتنی هەیە وردە وردە بەڵام لەژێر چاودێری دایک و باوکەکە و لەسەر سفرەش کە خواردنی خوارد هەر لەژێر سەرپەرشتی دایک و باوکەکە بێ مناڵ بە تەنیا جێم نێڵرێ لەسەر سفرە بەڵام ئاسایی لە دوای ساڵەوە ئەتوانرێت خۆراکی تەبیعی سەر سفرەخوا تەنیا هەندێک شت هەیە کە ناتوانێت بیخوا ئەوانەی کە ڕقن ڕەزن بۆی مناڵەکە چێتە بۆری هەناسەوە تووشی خنکانی کە بابەتی گوێز و گوڵە بە ڕۆژە و چەرەسات و ئەوانە بە شێوەی دەنکۆڵە نەدرێ بە مناڵ ئەگنا ئاسایی توانێت لەسەر سفرە نامخوارە دوای ساڵەوە زۆر باشە کاک دکتۆر بکەواتە لە دوای 1 ساڵەوە تا ڕادێک وردە بەپی قۆناغ بەپی گەورەبوونی منداڵەکە خواردن ئاسایەکان دەست پێەکە وەکو دایکان و باوکان دێتە سەر سفرە و نانەخوات کۆمەڵێک خواردن هەیە ڕۆژانە پرسیارمان زۆر ڕوبەڕوەکرێتەوە سەبارەت بە منداڵان هەندێک خواردنی ناو دوکانەکان یاخود هەر لە ماڵەوە خواردنەوەی چا لەگەڵ دایک و باوک هەیەڵێ بە هیچ شێوەیە ڕێگەمەدە منداڵەکە فێری چا ببێ هەیەڵێ ینی هەر گرفتێکە منداڵەکە هەبێڵە چاخواتەنان دەگەر کەم خوێنێکی هەبێ گرفت پەیوەندی بە ئاسنیشەوە نەبێ ئێوەکو پزیشکانی منداڵان قسەتان چێ لەسەرم بابەتانە با لە چاوە دەست پێ بکەین منداڵ ئاساییە فێری چا خواردن ببێت بەڵێ هەر بزەبێت ئەو کێشەیە هەیە چا ئەگەر بە تەندروست قسە بکەین تا 6 ساڵ نابێ مناڵ چا بخوا تا 6 ساڵی بۆچی نابێ بیخوا لەبەرەوەی چا مادەی کەفاینی تایە کە تەسیر لە خەوی مناڵەکەیەکە خەوی تێکەیە جۆرێک لە ئیدمانی بۆ دروستەکە ئێستا خۆمان هەمومان زۆربەی کە بە مناڵی فێری چا خواردن بووین ژەمێ چانە خۆی سەرتێشێ ئێمە مناڵە بۆچی فێری ئەمە ببێ اینجا شتێکی ترەوەیە کە ئەو چایە شەکری زۆر تێکن کە ئێمە هەمیشە ڕێنمایی ئەوە ئەین بە دایکان کە شەکر نەدەمە مناڵەکانیان چا بڕێکی زۆر شەکری تێکرێ و ئەبێ بە بەدیلیش بۆ ژەمی خواردن جاری وایە ئەو مناڵە چایەکە خوای تر ژەمەکە ناخوا شیرەکە ناخوا ژەمە سەرچەکەی لەدەست و ئەمەش کە خواردی هیچ سەرچاوەیەکی خۆراکی باش نەبوو لەبەرەوە بەگشتی وا باشە چانە درێ بە مناڵ کۆلاچی کاگوسۆر کۆلا و کۆلا مەسەلەن ئەو خواردنانە خواردنەوە گازیەکان خواردنە گازیەکان بابەتی خۆراکی سەرچاوی خۆراکی تەندروست نین بۆ مناڵ یعنی تۆ وەکووتمان مناڵ لە گەشایە وەکو خۆ باسی کرد وەکو گەورەیەک نییە کە گەشەی تەواو بوو بێ و لەوانەیە تەسیرێکی کەمتری هەبێ لەسەر گەورە بابەتی خواردنەوەی گازی وەک لە مناڵ کەواتە باوکی منداڵەکە قەینا باوکی مناڵەکە وڵای عشقەیەکە بەس وەکو مناڵەکە نییە بەڵێ بەس تۆ سیر کە بیبسی چیتیایە هەر بڕێکی زۆر ئەوە شەکریتایە ئەمە سەرچاوەیە کە هەر لە ناودەمیەوە بۆ کلۆربوونی دانی بۆ نەمانی ئیشتیهای بۆ ڕاهاتن لەسەر ئەو خواردنە و بۆ ڕێگەریکردنیش ژەمە سەرەکی و سەرچاوە خۆراکیە تەندروستەکە مۆزوعەکە ئەوەیە کە ئەو خواردنانە باشترین بۆ مناڵ ئەبن بە بەدیل کە ئەو شتانەش بوون بە بەدیل سیرەکەی مناڵەکە وردە وردە تەسیر لە گەشەیەکە زیابوون لە کێش یا تەبیعی نابێ مەسەلەن کێشەی مادەکانی کەمی نەقسی ڤیتامین و ئاسن و ئانەی بۆ دروستە بێ زۆر باشە کاک زۆر کە ناوی منداڵ ئەبەیت ڕاستەوخۆ لەگەڵانی جیبسیشت بیرەکەوێتەوە جبس و منداڵ پێکەوە ئەبینیت وێمە هەمومان زانین ئەمە نەکرد لێر لە کوردستان هەر لە جیهانیشدا شتێکی جیهانی و بەکاردێ جبس و منداڵ تا ڕادەیەک دوانەیەکی لێکدانەبراون زۆر خراپە تەنان ئێستا ئەندۆمی و کۆمەڵە شتی دیکەشی هاتوۆتە سەر با بەگشتی باس هەموویان بەعام ئەو خواردنانە خواردن بڵێن وەکو بیبسەکە کە باسمان کرد سەرچاوی خۆراکی ناتەندروستن و لەبەرەوەی هەم هەڵگرتنیان تەبیعی نیە هەم پێکاتەکەشیان تەبیعی نیە موادی حافزەیان تایە یعنی سیر کە جبس چی تایە جبس بڕێکی زۆر خوێی تایە مناڵ نابێ خوێ بیتێ بڕێکی زۆر چەوری تایە لە جۆرە خراپەکەی کە لە مستەقبەلە ینی ڕیسکە مەترسیە بۆ توشبوون بە نەخۆشی دڵ و زەخت و ئەو بابەتانە زۆر باشە کەواتە بەگشتی خواردنەکان کە ئامادەکراون و مەوادی پارێزەریان تایە و وەکو بیسکویت و لە هیچ سەرچاوەیەکی علمیە ئێستا تۆ ئەگەر دایکان و باوکان سێرچکەن بگەڕێن لەوە چێ لە هەندێ شوێنە بابەتێک ببینن کە پێیان وابێ باشە و لە ئەسڵا سەرچاوێکی باشی خۆراکی نییە علمیان تۆ بێ لە سەرچاوی پزیشکی یا لە گایدلاینە ڕسمیەکانی وڵاتانەوە تۆ سەرچاوی خۆراکی ئێستا مەسەلەن بۆ نمونە لە ئەمریکا یا لە ئەوروپا گایدلاین هەیە ئەڵێ پێکاتەی خواردنی مناڵ
لە دایانگاکانە یا لە مەکتەبە چی بێت ئەبێ لەوانەوە وەرگیرە نەک لە سەرچاوی ناڕسمیەوە. زۆر باشە کاک دکتۆر دانەوێڵەکان بە شێوەی چەرەس ڕاستە سوێرە زۆرینیان سوێرن خوێیەکی زۆریان تێدایە ئەگەر مەترسی خنکانی منداڵەکە نەبێ وەکو بابەتی دیکە وەکو خۆراکەکەی چەرەسات بەعام سەرچاوایکی خۆراکی زۆر باشە بەڵام سەرود و ساڵ سەروی 2 ساڵ بیخوا و بۆ ئەوەش کە سوێر بێ ئەو بابەتانە خۆی ئەو حازرکردنەکەیەتی وایە ئیگنا خۆی لە ئەسڵاوانیە بەڵێ بەدڵنیایە بەڵام زۆرینەی بۆ شێوەیە دێتوانێت لە سەر 2 ساڵەوە بیخوا. زۆر باشە دکتۆر خالید ڕاستە بە شێوەیەک قۆناغ بە قۆناغ باسمان لە خۆراکپێدانی منداڵ کرد بەڵام دواتر کە منداڵ گەورەیە بێت 4 ساڵ 6 ساڵ تاوەکو چێتە قوتابخانە لە دوای ئەوەش هێشتا ڕێنمایی خۆراکی هەیە کە پێویست بێ دایکان و باوکان بیزانن. بەڵێ هەتا تەمەنی هەرزەکاری هەر ئەبێ چاودێری خۆراکی بکرێ ئەوەی کە گرنگە مناڵ لەسەر سفرە نان بخوات و باشترە مناڵ بەتەنیا نان نەخوات بەتەنها نەبێ لەگەڵ دایک و باوکیا بێ قسەکردن هەبێ لە کاتی خواردنە هەبێت. بەڵێ باشترە خواردن لەسەر سفرە بەلایانی کەمەوە 15 دقە بخایەنێ تا تاواکردنی خواردنەکە ئەگەر مناڵەکە هەستی کرد دایک و باوکەکە زیاد لە پێویستە خوا ڕێستێکی بدرێتێ ڕێستێکی دەدەقەی بدرێتێ دوای ئەوە کە گەڕایەوە سەر سفرە باشترە میوەی بدرێتێ سەوزەی بدرێتێ و خۆراکەکان لە تەمەنی نزیکی چوونە مەکتەب و پێش ئەوەیان دوای ئەوە بەرەو هەرزەکاری باشترە تەقسیم کرێ بە 4 بەشەوە بۆ مناڵ بەشێکی پڕۆتین بێ بەشێکی سەوزە بێ بەشێکی میوە بێ بەشێکی دانەوێڵە بێ یعنی هەم سەرچاوە خۆراکیەکانی جیاواز بێت لەسەر سفرەکە یەک جۆر نەبێ هەمیشە سەوزە هەبێت لە ناو خواردنەکەیە و باشترە سەوزەکان بخرێتە پێش خواردنی ژەمەکە و میوەکەشەوە وا باشترە سەوزە لە پێشون کە میوە شیرینە حتا بۆ مناڵی بچووکتریش خوار 2 ساڵ ئەوانش کە میوەکەت پێە ئیتر ئەو شیرینی وای لێکە ئیشتیهایە گرێت تااقەتی خواردنی ژەمە سەرچەکەی نامێنێ باشترە میوە بخرێتە دواترەوە یان لە بەجیا بدرێتێ بەڵام ئەگەر سەوزەکەی پێدرا لە پێش ژەمی سەرەکیەوە باشترە و علمیان وا باشە مناڵ لە کاتی خواردنە بە دیار تەلەڤیزۆن و مۆبایل و ئایپادوانەوە دانەنرێت ئەوە نەکرێت بەهاندەر بۆ خواردن فێری ئەوە نەکرێت یا مەسەر لە ناو سیارا خواردن نەدرێت بە مناڵ باشە بەپی پێویست دایک و باوکەکە ئاگای لێ نابێ و مناڵەکە ڕاهاتنێکی بۆ دروستە بێ ئێمە هەمیشاڵی مناڵە بێ سەیری بۆ نمونە تەلەڤیزۆن و ئایپادوانە نەکات تا 4 ساڵ و لە دوای 4 ساڵیشەوە لە سەعاتێ بۆ 2 سەعات زیاتر سیر نەکا بەڵام تۆ کە هەموو ژەمێ خواردن دانا بە دیار ئایپاد و مۆبایلەوە ئەوە تۆ خۆتەبی بەهاندەر بۆی بۆی ڕابێ لەسەر ئەو تابلێت و شاشانە کە زیانێکی زۆر گەورەی هەیە بۆ قسەکردنی مناڵ و بۆ ئەو بابەتێکی ترەکە مشکلەیەکی گەورەیە. زۆر باشە بەڕێز دکتۆر خالید نەجیب عەلی پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان زۆر سپاس بە ئامادەبوونت. زۆر سپاس بۆ خۆشەویستان بەرنامەی تەندروستی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە